سلاف لابن تماشاوانên hêja berpirsiyara îro a keysekî balkêş e. Jineke ji mala zilamê xwe reviyaye ji ber gefa kuştinê. Ew dayîka sê zarokan e, du kuçûk rekê wên hene. Wê par bûye, dibêje zilamê wê îşkence dike, her wiha madên hişber bikartîne, hiç aliyekê hikûmî amade niye li ser keysa wê biaxive, her wiha malbata jinê jî haşa lêkiriye ji ber ku carekê ji ber îşkenceyê zîz bûye. Çûye mala bavê xwe, bavê gotiye eger tu bimînî bimîne. Lê ew bêyî mala bavê xwe car din ji zilamê xwe vegeriyaye. Dema zilamê xwe vegeriye mala bavê wê haşa lêkiriye. Niha her çende vîtiyek hebû lê prodûserê me amade nekiriye. Em mecbûrîn yekser biçîne nav babetê. Peyamnêrê me Peyamnêra me li ser wê hindîmen kişandine. Dayîk daxive, zarokên wê daxive, em navê dayîkê nabêjin û em rûyê wê jî nîşanî we nadin. Lê parêzerek li vê derê berê Rêkan Tehsîn ew ê li ser keysê ji rûyê qanûnî ve biaxive bi xêr bê Rêkan. Xatum bi xêr bê. Demê lê bipirsim kêşey to çi ye? Bo bîneranî baz bike. وڵی کێشەکەم ئەوەیە کە پیاوەکەم مادەی هۆشبەر دەخواوم لێمان دەداوم هەڕەشەی کوشتنمان لێ دەکاو ناوێرم شکایەتی لێ بکەم دەرێبرات دەکوژم شکایەتی لێ ناکەم لە ژۆرێ شکەنجەم دەدا تا سبێنێ ناهێلی بنم سەرباری وی لە منداڵەکانم دەدا فێریان دەکە کە قسەی نەشیا و بوختانم لۆ دروستکەن لە ماڵە ڤیدیۆمان دەکات تەسویرمان دەکات لە حەمامبی لە دەرێبی ڕستممان دادەنێ دەرێ هەرچی بکەی بە بڵاوت دەکەم و بە ڕووتیبی طبيعي بي يعني هتابري بري لجيانة زور زور ناخوش دايما. بله. ام پیاوه ایشی چیه؟ والله هیچ ایشه چی نکاره و تیده چی ودیتو قردکاو. تمنی چنده؟ تمنی 30 ساله. ای جناب تمنی چند ساله؟ تمنی 26 ساله. لکه ولا محاله داده جی؟ تقريبا 5 سال دبي. چند من دالته؟ 3. کچو کرن؟ 2 کچو کرکمه. تمنیان چنده من دالانه؟ تکم 11 ساله. اوید کم نوی کرکم 5 ساله. کواته به من دالی زواجت کردوه؟ بله. باشه دچن با کتابخانه من دالانه؟ نه والله. شکایت قتل مردت کردوه؟ بله کردیتم. لکوی؟ لا دوتون دو تيجي آفرتان قلاو منارة لمركز قلاي لمركز شمامشيش. چی هم بو کردیه مرکزانه؟ والله يا تيستا وبينت مانجا شكاياتم لي كرديا ورسم برديا تقريد توبين برديا تيستا هيت شتشان لهم نكردي يعني تيستا من خبزي در نتشوا. نالين لبرچی؟ نا هيت ساستو خستچوني. چون ازانی پیاوکت ماده هوش بر بکار دینه؟ لا پیشم دا چشي. دا چشي و دوكالا كجروي لمنو لمن دالا كان دكا. لکوی دستیه کویم؟ والله لدوسي برادران دا تي زيچ وردگري لولا داتا دوسي برادران زيچ شي ددنه. اگر خوی ایش نکا بچیه کریتنم درمان؟ ای برادر دیدنی دتی داتا دوسي کسان زيچ شي ددنه ببلاش لو خو. قانوتان هبوان کرد چی بود؟ نا والله خومانه. ای مالا باوک تلین چی لسرم کیسی؟ والله ماري بابي من پشتیان گرتم محامیان لو گرتم حتی گەیشت مەسێت جەلسەی محکەمەش بەس لەبە منداڵەکانم گەڕامۆکنی. بۆ کە تۆ ئەگەڕایتەوە ماڵی باوکت منداڵەکان نەدەبردن؟ نە نەمدەبردن. لەبەر چی؟ بابم ڕای نەدەگرت دەیگۆ منداڵێ و نەعەزەلامەی ڕاناگرم. ئەم منداڵانە سەفی چەند و چەندن؟ کچە گەورەکەم ئێستا دەبا 5 با سەفی 2 ئەوی دیکەشم دەبا 3 با پۆلیەکە. ئێستاش دەچن بۆ قوتابخانە؟ ناوەڵە ناچن. ئەوە چەندە ناچن بۆ قوتابخانە؟ والله چەندە؟ ئەو ساڵ نەقلم کردن ئەو ساڵیش نەچون لەبەر کێشە و مشکلێ. باشە تۆ لەکوێ ئەمێنیتەوە ئێستا؟ ئێستا لە دوونیەوە لێمان دەدا و هەڕەشە دەکا و بە چەق و بە دەمانچەی جاروە لە سەرمان دادەنێ. سلاحیشی هەیە؟ والله گەرم ئیشی پێ بیدەینیتن. لە دیمەنەکاندا دیارەکە لەشت شین و مۆر بووە. کێ وای لێ کردووی هەر خۆی؟ ئەرێ وەڵا هەر پیاوەکەم. بەچی لێ ئەشکەنجەت دەدا؟ والله بە چەقوی بە دەرنافیسی بە قایشی. ئەم بەڵگانت بردووە بۆ لای دادگا؟ بەرێ تەقریت و بم هەیە لەوێن دەرکە ڕسمی ویم هەیە کە دادەنیشی دەرمانی دەچێشی بەرامبەر کوڕەکەم شوشەکانم بردیام و ئەشیان بردتەوێندە. ئەم بەڵگانت داوەتە دەستی کێ؟ لەکن حاکمیە. ئەی ئیشی لەسەر نەکردووە بانگی نەکردووی؟ بانجی کردم گوتی تەنەزوڵ دەکەی گوتم ناجە نابێ حاکم گریام لە پێشی گوتم خەراتر بۆ باشتر نەبووە. آخر جار کەی لە تۆی داوە ئشکەنجەی داوی؟ دوونیە پێشی بێمە دەرێ.
لەبەرچی آخر جاران دوێنێ لەبەرچی گەیشتیتە ئەو قەرارەی کە دەرچی لە ماڵەوەی یعنی تاقم کردژن یا هیچ ژیانەکەم نیە لەگەری هەتا سبێنێ من نانم دادەنیشم دەنوم دەستم لەسەر چاومە دەرێ مۆبایلت پێە دادەنیشم دەرێ خیانەت دەکەی دەنگەچی دروست دەکا لەگەر پیاوەچی یعنی هیچ ژیانەکەم نیە لەگەرەوەی بەس لە تۆی داوایان لە منداڵەکانیش لە منداڵەکانیش دەدا دەیان ترسێنی تهدیدیان دەکا دەرێ دەنجیان خەزم دەکا برێداکمان خیانەت زەوجی دەکا لە بابمان ئیشی نەشیاو دەکا منداڵەکان دەترسێنی ئەو قسانە بکەن چۆن یعنی ئەو کابرا ئەو فکری لا دروست بوو کە ئەو قسانە لەسەر تۆ بکە پێشتر هیچ شتێکت کردووە نانە هیچ ئەبەت ئێمە بێ پەیامنێرمان بە تەلەفۆن قسەی لەگەڵ کردووە ئەو ڕەت دەکاتەوە کە لە تۆی دابێت ئەدی ئەم بەخۆم لە خۆم دەدەم ئەوان کەم یانی نەدەترا تەسویر بکرێ پێشانیان دەم ئەگەنە لا خوشتم جێ قایشێم و مایە باشە ئەی ماڵی باوکت لەبەر چی ئێستا حاشەیان لێ کردووی ئێستا لە بەوەی حاشانی کردی مام چی مۆکنە و پیاوە کاتێک کە بەبێی ئاگاداری ماڵی باوکت گەڕایتەوە لای ئەو مێردە چی پێوتوی لەسەر چی گفتێک گەڕایتەوە ئەمە چوومەوە گۆتی لۆ هاتیە گوتم لە بە مندارەکانم گوتیە من ئەوە دێەوە بەس ژیانت دەکەمە جەهەندەم یاوە تێ بە خەمان دەتکوژمی ئەوە تێ سەقەتت دەکەم لە ژوورێ ئێستا لە دوێنێوە لەکوێ ئەم مێنیتەوە ئەم شەو بڕیارە لەکوێ بمێنیتەوە کێ لە خۆ دەگرێ مادەم کە نەچێتە شێڵتەر هیچ جێم نییە هیچ جێم نییە ئامادەشم لەبە ئەو سێ مندارێ ئەگەر لە جادان بژیم بەس ئامادەنی مەمداڵەکانمی بدەمێ بەڵگەت هەیە کە هەڕەشەی کوشتنت لەسەر بێ بەڵێ دوونی لۆماری بابنی کردی هاتیمە دەرێ دەرێ کستان بە دوو کەفیان دەرێت تا من بێەوە دەتکوژم ناشت کوژم سەقەتت دەکەم واتە چۆن بە دووکەتیە على سازا من دۆستم هەبووە لەگە دۆستم ڕۆیشتیمە ئەی نەچیتەوە ماڵی باوکت نەچیمە ماڵی باوکت دەڵێن چی بە تۆ ئێستا ئێستا چ دەرێن ئافرێتت دەبێت چێۆلو چیۆ دیار ئەو پیاوەی چا نابیتن هەڕەشەت لێ دەکا لێت دەدا و تعزیبت دەدا و هەتا سبێنێ ناوێرم بوونم کە خواردنی حاضر دەکەم دەبی پێش وەختی ئەمن خواردنەکەی تام بکەم پاش چارێگەچی ئەو زەو بەخۆی خواردنەکەی دەخوا دەرێ نەکو دەرمانم لۆتێکە یان خەوم پێلێکەوی باشە ئێستا داواکاریت چییە؟ وڵە داواکارم ئەوەیە لەلایەنی پەیوەندیدار لە حکوومەت لە کاک نێچیر و کاک هەرچیان یان بنجەنابی حکوومەت بێنە سەرخەت یعنی هیچ ژیانم نییە لەگەرە و پیاوەی ئامادەنی مەمدارەکانیشم بایەخمە خەتەریان لە بندەستی بەڵێ دەگوترێتن جەنابەت ڕەتت کردووەتەوە بچیتە شێڵتەر لەبەر چی؟ ئەمن ئاخر ناتانم ئەمن لۆ بچمە شەڵتەر بۆ کێشە چی ئەگەر بچی بۆ شەڵتەر؟ وەڵڵا حەز ناکەم لێوێن دەرژ منداڵم لێ جودا دەکەنەوە ئەمن گۆتی مەکە من لە سەد زادەی بنداری خۆم گەورەکەم بەس ئامادەنیمە بچمە دیاری بۆ قەت چووی منداڵیان لێ جیا کرد بێتیتەوە؟ ناوەڵە بەس دەرێن بچی منداڵی جیا دەکەنەوە زۆر باشە با من هەندێک پرسیار لە ڕووی قانونەوە لە کاکڕێکان بکەم دێمەوە لای جەنابەت کاکڕێکان کەیسی ئەم بەڕێزە کەوێتە چ مادەیەکەوە مادەی قانون ئەگەر ئزم بدەی پێشەکە بدەم لەسەر بۆتی ڕوونەکەمەوە هێندش ڕوونیەکەمەوە کە ئەو ئافرەتە ئیشی خۆی بکات بەبێ پارێزە بەس پێشوەختە ئەمەوێ پرسیارێک لە ڕوودا بکەم ینی ڕوودا و ئێستا ئێمە دڵمان زۆر پێی خۆشە خەر ئێستا لە حاڵی میوانداری منە بێ پرسیارێکەکەم بەبێ وڵام بەجێ دێڵێ نانە بە پرسیاری بێ وەڵام نییە من پرسیارێکم لێ کردو جەنابەت میوانی بەسەرچە باشە جەنابەت پارێزەری سیام ژنە مادەی چەندە هەرکی کێ بیپارێزە بەسەرچە قانونی توندوتیژی خێزانیە بەڵام مادە دووە بەس لەو قانونش ئەڵێ لێکۆڵینەوە لەم جۆرە تاوانانە ئەبێ بە شێوەیەکی نهێنی بێ ئێستا یعنی ئەبێ جگە لە دادوەر لەو کەسەی کە لێکۆڵینەوەی تیاکات نابێ کەسی تر ئاگداری وردەکاری ئەم کەیسە بن بەڵام هەڕەشەی کوشتنی لەس هەتا هەڕەشەی کوشتنیشی لەسەبەوە ئیشی دادگایە لەگەڵ لێکۆڵەرە لێکۆڵینەوەی تیاکە پرسیارەکەەوەی ئایا دروستە ئێسە من و تۆ دانیشتینە و خەڵکێکی زۆرەمان بینێشی ئەو هەموو معلوماتە ئەخینە بەردەست ئایا دروستە یا دروستی ئەوە لێشی درابێ مادەم قانونەڵێ ئەبێ نهێنی بێ بێ نهێنی بێ سێ منداڵی لەگەڵا لەسەر جادە ماوەتەوە ماڵی باوکی لە خۆی ناگرێت ناچێتە شێڵتە لەبەر منداڵ پۆلیس وتێتی قسەی لەسەر ناکەم تۆ نەتیژی دەڵێتن بڕیارمان بۆ هاتەوە هەر کەس لەژێر لێکۆڵینەوە بێ قسەی لەسەر ناکەین ئەم ژنە بە تەمای چی بەجێ ئەم ئافرەتە خۆی نەچۆتە شەڵتەر
لەبەرەوەی منداڵی لێجیاکە بەڵێ ناکرێت تێکەڵ بکرێت حەلی دیکە چییە؟ حەلی دیکە چییە؟ ئەمە فرەتە خۆی ئەوەلەن مقەسرە لەبەرەوەی خۆی بەدوای ئیشی خۆیان نەچووە وەکو ینی سکاڵای کردووە لی گەڕاوە و منەوە تێگەیشتم لە قسەکە لی گەڕاوە نەچووە بەدوایە بۆچی لێ گەڕای خاتون لاش چۆتەوە لای مێردەکەی قەزێ لای مێردەکەی یان لێ نەدەگەڕا بچم بە دوایدا کەیسەکە هێشتا لە دادگایە بەڵێ هێشتا نەدادگا بۆچی بە دوایدا نەچووی لێ نەدەگەڕا ئەو ڕۆژی تەبلیغ بەهات با بەردەکەی هەندی لە من دەدا هەندی لە من دەدا یعنی هیچ هێزم نەدەما دانیشم دروستە ئەبێ خۆی یەکلای کاتەوە ئایا ئەوێ لەگەڵ مێردەکەی بیان دەتەوێت لەگەڵ مێردەکەت بیان نا نە کە ناوێ لەگەڵ مێردەکەی بێ بەڵێ من محامیم بەڵام محامی بەپێی قانون پێناسی محامی چییە؟ ئەڵێ دادگایەکی بە پێوەستا و یعنی ئەمن لە سەروی دادوەرشەوە ینی ئەکرێ قەراری دادوەر غەڵەت بێ من ڕاستی کەم کاک ڕێکان ئێستا مافرەتە چی بکە؟ ئەما فرەتە بێ سەر لە نوێ بڕوا بە جورئەتەوە ئەگەر محامی هەبوو لە ڕێگەی محامیەکە نەیبوو سندیکا ئەبێ محامیەکی بۆ بگرێت لەسەر ئەستۆی خۆی بە خێرایی بە دوای قەزەکەیە بڕوا نەک بەو خاوە خاویە کێشەکە لەکوێ ئەمە سکاڵای کردو چۆتەوە لای مێردەکەی وازی لێ هێناوە ئێستا بڵین دادوەر و دادگا مقەسرە ئەی ئەو هەموو کەیسە بابا هیچیان بۆم نەکردو ئەماکە مەفهومەکەی ئەماکە وانە بەڵام ئەو پیاوە ئەبوو لەو نقطەیە من هاوڕام لەگەڵی هەتا ئێستا ئەبوو بگیرێ کۆمەڵێ هەر قانونەکە چۆن ئەو ڕخنەیە لە ڕووداوەگرین کە نابوو نهێنیەکان ئەوها بخاتە بەردەست لێکۆڵینەوەی خێزانی ئەبێن هێنی بێ من و ئێستا لێرەدان شوینە لەم بەرامەیە خاتون ئەمما خۆت داوات کردووە وایە خۆت داوات کردووە بیتە ڕوودا و کەیسەکەت باز بکەیت وایە بۆەوەی بەهاناتەوە بێن باشە قەت لێکۆڵینەوەت لەگەڵ کراوە لە دادگا لە بنکەی پۆلیس لەلایەن دادوەرەوە یان لەگەڵ مێردەکەت یان لەگەڵ منداڵەکانت قسە کراوە چوویمە بەرامبەر دادگا و سێ جار سەرشم کردی و بەس منداڵەکانم ینی لێی دەدا و ئەزیەتی دەدان منداڵەکانم چارمان کەتنێتیم خانەی لە بەرەوی کە منداڵەکان لەکن من هوجم 6 جار بە گولێ بەستە مالی داکەمی دادەیە ماڵی داکرد سکاڵیان تۆمار کردووە بەڵێ سکاڵیان کرد هەشت مانجی گیرە و پاش 15 ڕۆژی هاتەوە وەچی خۆی کردەوە گیرانەکە دووبارە دوای گیرانەکە هەمان هەڕەشە و ئەشکەنجەی داوی ئارێ وڵڵە پاش گیرانەکەی 15 ڕۆژ ئەوە دەستی پێکردەوە هەتا ئێستا و دەقەی لێرە دانیشتیم بزانە ینی ئێمە کێشەیەکمانە ئێستا حاکم خۆ دایم بە دوای ئەم ئافرەتەوە نییە دوای ئەوەی کە ئەمەی کردووە جارێکی تر ڕۆشتونە ئایا جارێکی تر دەوڵەتیان ئاگدار کردەوە محکەمیان ئاگدار کردوەوە دوای ئەوەی کە گیراوە هەشت مانگ بەڵێ هیچ شکایەتی ترت کردووە بەڵێ کردیتم بیستینۆ لە شەمام چی کردیتم هەتا ئێستا قەزیەکەم وامایە یعنی ڕسمم بردیە کە دەرمانی دەخوا لە پێش منداڵەکانم کە تەقریت تووبیم بردیاتە ئێستا من قەبزی دەرنەچووە ئەدیوەچی ئەمنی کوژ منداڵم کوشت هەینە چێ بەهانام دێ ئوستازیان پرسیارەکەی منەوەی ئایا لەم کەیسەی ئێستا کە کردوتە ئیشارەتت بەوەداوە بە حاکم بڵێ ئەمە جارێکی تر تونندوتیژی کردووە پێشوەختە تونندوتیژی کردووە بەڵێ پێم گوتە تەقریت حاکمەکە مقەسەرە خوشکی منەتوانی تاعن لە قەراراتی حاکمی تحقیق بدەی لە بەردەم محکمەی تەمیز کەیسەکەت بە دڵنیایەوە 100% ڕاستە ڕێبێ من کوشت چوومە محکمەی ئەشێ دادوەرەکە ئەشێ غەڵەت بکە ئەوش ئینسانە ئەشێ کەم تەرخەمی کردبێ زۆر ئاساییە یان ئاگدار نەبێ ئەم بەو شێوەیەش چوومە کە گوتیتم تەنەزولت لێ دەکەم یان لێ نەدەگڕا بچمە مەرکەزیش هەر جارێکی تەبلیغ بات بە ئەومی بە قایشی ور دەکرد لاپرچەکمی سوواندیە دەستمی سوواندیە کە چوومە محکەمەش گوتیتم بەڵێ محامیتە بووە محامیم هەبوو بەس پێنجی دوو محکەمەم بوو نەهێش بچم بەپێی قانونەکە ئەو پیاوە ئەوە لە ماڵەکە دەرکرێت منداڵەکە و ژنەکە لە ناو ماڵەکە بمێنەوە ینی بە ئەوە لامان ڕوون بێ باشە خاتون منداڵەکانت دەڵێن چی؟ منداڵەکانم دەرێن ئەمە و بابەمان ناوێتن یعنی منداڵەکانم تەمەەن 11 ساڵی و 9 ساڵی ئیوە نەخوتی بپسی پەرکەنانی بفرۆش بۆچی ئەو کارە دەکەن؟ خاتون منداڵەکانت وتوی بپسی کۆکەنەوە؟ بەڵێ تۆ پێت وتونیان بە ناچاریەوە؟ ناوەڵا ئیجار وای نییە مەسرف کە پارەی ناداوانیش قوتی بپسی خردەکەنەوە دەچن
ڕوبعگوی 500 بیلۆ خۆیان خەرز دەکەن ینی 11 ساڵی و 9 ساڵی وەنە قوتی بپسی پەلکەنانی خڕکەنەوە ناچنە قوتابخانەش ناچم باشە سرت لە هیچ ڕێکخراوێک داوە لە هیچ لانێکی خێرخوازی کە بێن دەستی یارمەتیت بۆ درێژ بکەن نایلم دەرم دەچمە یارمەتی دانی دەرم ناچی ئەوە دەرە ئیشی خراپ دەکەیت و لۆ یارمەتی دەدەن ئێستا جمعی خێرخوازێک مریشکە چیلۆمینە لەسەر ئەو مریشکە یەک چینی لە مندا دەگۆ کابرا حەزلەت و دەکا لۆی هاتی ئەشیای لۆ دەینی یەکە گیان هاوکاریم دەکەیان دەچمەکەنی دەرەوە پەیوەندیت لە گەریەیە ئیشی خراپ دەکا لۆی ئەوە کابرا دێتەکرد لۆی ئەوا دەکە عنی هیچ ژیانەکەم لە گەرینە دەرم وەرە جودا بۆ تەلاقمدا دەرێ دەبی 30 وەرەقە و 2 ملیۆنم دەی ئەگەر نەم دێ برات دەکوژم سارێ بابت دەستێنم ڕوومانیان لۆ داخمە ماڵێ عنی من لەوەی زیاتر چ بکەم ئەو ماڵی خەزورانت هەیە بەڵێ هەیتم ئەوانەڵێن چی دەچمەکن خاصم دەرە خۆت کرد کە تا خوای دایاتی دەدا ینی منە تعزیب داما لە ژۆرە بشم کوژێت تا خوای دایاتی دەدا باشە ئەم پیاوەت چۆن بە چ ڕێیەک بەر بوو کە گیرا بوو دوای بەبەر و ئافەی کەت کام عفووە ئەوەی پێشی جێژنی قوربانێ خۆی حکمی چەندی لەسەر بوو والله حکومەکەی دیار نەبوو بەس لە فزەتی بەربوو زۆر چاکە بڕێز کاکڕێکان ینی ئەم ئافرەتە بە چ ڕێگایەک دەتوانێت مافی خۆی بەدەست بێنێ و حەسانەیەک دروستکە بۆ خۆی و منداڵەکانی بێت تەڵەبکە ئەو شتانی کە من ئێستا ئیلێمە بە تەڵەبکە لە حاکم زۆر تەلەڤیزیۆنەوە نابێ گوێ لە کاکڕێکان بگرە بزاناڵێکی ئەریزە نووسی لە ئەریزە نووس تەڵەبەکەی پیاوەکەت ئەوەلەن لە خانووەکە دەرەچێت تۆ مناڵەکانە مێنیەوە شورتە محافەزەتانەکە شورتە بێت بەردەوام ئاگای لێتان بێ بنکەیت تەندروستی نزیک لە ماڵ تۆ ناو تۆمارەکرێ هەر وەختی هەرچی بوو ئەوان ئاگایان لە تۆ بێ حتا کێشت یەکلایە بێتەوە هەتا پیاوەکەت سجنە بێ و لە سجنش دێتە دەرەوە دوای ئەوەی کە لە سجنش دێتە دەرەوە جەنابەت هەر لە ژێر ئەو سێبەرەی دادگایە ئەوەشم کرد ئەخر من جەنابەت چوویتەوە جارێکی تر چوویتەوە لای مێردەکەت قابلی ئاشتەوایی بۆ دیارە کێشەکەت مێردەکەی تۆ زیاد من هەر لەم بەرنامەوەی قسەکانی تۆ گوێ لێ زیاد لە 5 کەیسی ئەکرێت لەسەر بکەیتەوە ینی مناڵەکان ئێستا ئیشەکەن ئەوە بۆ خۆی تاوانبارە مناڵەکان لیانەدا نایڵە بچنە مەکتەب ئەوە کەیسێکی ترە لە تۆی داوە ئەوە کەیسێکە ماڵە غەزورانت هەر چەند نەفرن تادیدی هەر کەی کردبێ ئەوەش بۆ خۆی کەیسێکی جیایە یعنی ئەگەر تۆ ئێستا هەموویت کردبێتە کەیس و 5 کەیس بێ دڵنیا بە بەم ئاسانیە بەرنابێ ئەوە من دڵنیایی تکەمەوە مۆزۆیەکی ترش بۆ ڕوونکەمەوە ئەمە ئوستازیانەکە ئێسم ئەمە حاکمەکانش ئەمە نازانن ینی حاکمەکانی ئێمە کە تحقیق لە توندوتیژی خێزانی تەواوە بێ ئەچێتە بەردەم دادوەری کەتن کە ئەبێ عقوبەی ئەو پیاوە بدات زۆر جار کە سزایەدا شتێکەیە لە قانون پێڵێن یقاف تەنفیز ڕایەگرێ ئەڵێ تۆم سزادا بۆ ماوەی ساڵێک بەڵام سزاکەم ڕاگرت پەرلەمانی کوردستان ڕێگەمەم شتە نادا هەر تاوانێک دژی ئافرەت ئەنجامدا قابلی ئیقاف تەنفیز نییە کابرا بێ عقوبەکەی خۆی بخوات کامل و قابلی ئەوەش نییە بەرعەفوو بکەوێ لە عەفوەکە هاتووە ینی باعسەکانی بەڵام دیارە مەوقوف وە نەک مەحکوم بۆیە بەر بووە لە عەفوە مووقوفش بێت ئەو کەیسە قابلی داخستنە ئایا یا داخستنی لە ڕقانونیەوە ئەمە کە جارێک توندوتیژی کرد بەرامبەر ئافرەتێک ینی ئەندامی خێزانەکەی ئەمە ژنیەتی کە نزیکترینیانە کە بووە دووەم جار ئەبێتە ظروفێکی مشدد یعنی ئەبێ محکەمە و قانون لەسەری توندکەن بەڕێی من قابلی ئەوە نییە بە کەفالەش بەربێ لە مودەی تحقیقا لەبەر ئێمە ظروفەکەی مشددە دووبارەی کردوتەوە ئەڵێ بە قانون ئەڵێ بە محکەمە ئەڵێ بە دەوڵەت ئەڵێ من بەردەوامم لەسەر ئەنجامدانی و تاوانە و حساب بۆ قانون ناکەم لە سزاکەت نەترسام بە سزاکەی تۆ چاکساز نەبووم وا بەعەلەنی وات پێڵێ ئەکرێت و ئازادیکەی باشە ئەمە ئافرەتە خۆی خۆزگەفی تێکە ئامادە بووە یعنی ئەم کابرا بە تەلەفۆن دەڵێ من وام نەکردووە ئەشکەنجەم نەدا بەڵام لەشی شینۆمۆر بۆ خۆشی خۆم لە خۆم نەداوە یانجەکان مافرە باشە ئەگەر بێت و بۆ نمونەیەمە لە بەرنامەکە تاوا بوون شتێک بەسەر مافرەت و منداڵانە بکێ کێ کێوێتە ملی کێ بزانە سەلامەتی بەرپرسیارەتی هەر تاکێک لەسەر دەوڵەتە بەڵام ئەم ئافرەتەش یعنی بە ئەوەندەش بۆ محکەمە بڵین کە خۆشی کەم تەرخەم بووە لە بەدواداچوونی ئیشی خۆی ئەمە هەر وەختێ لێت دراوە بچی هانابەری نا یەک جارە بێ بڵێ ئەمە لێم دراوە دوساچیان ئەبێ ئەو کەسەی کە لێمی داوە سزای خۆی بخۆش خاتون دوایین قەراری تۆ چییە داواکاریت چییە بەڕوونی پێمان بڵێ بۆ ئەوەی هەم لایانی بەرپرسیار
ئەم بینەرانیش بزانن مادەم کێشەکە هاتە سەر شاشە و خۆت بە حەزی خۆت هاتوویتە ئێرە بارەزووی خۆت بۆەوەی باسیکەی داواکاری تۆ چییە؟ ئایا دیسان وەکو هەموو جارەکانی پێشووتر هەنگاوت بوو بۆ هاوێژرێ ئەگەڕێیتەوە لای پیاوەکە نەخێربەی شێوێک کەواتە دوایین داواکاری چییە لەلانی پەیوەندیدار؟ داواکاریم ئەوەیە کە ئەوە تێ منداڵەکانم لێ دوور نەبنەوە ئەو پیاوە ئەو سزای خۆی بگە و ئەمیش لە دیار منداڵەکانی خۆم دانیشم. ئەمە بە چییە کرێت کاکە؟ ئەبێ خۆی ڕادستی شەڵتەرکە ئێستا لەکوێ ئەمێنیتەوە خوشکی من؟ وڵی لە سبینی یەتانی وڕانی لە جادەی بوونە بەو دانەش چوونە مارە برادەرە چیە تا هاتیمە ئێرە ئەخە خۆی ڕادستی شەڵتەرکە ئەبێ ئەو قوربانی ئەبێ هەندێک قوربانی بدا بۆ ئەوی بتوانێت ئاهێندەی مناڵەکانی فراهەم بێ. هاتون منداڵەکانت ئامادەی بۆ ماوەیەک لێیان دوورکەویتەوە؟ من هەموو ژیانی خۆم هەموو تەمەنی خۆم لە سەواندا لە ناو ئەو عەزابەیە بن و لە ئیشکردن بن و وەک خۆتەڵی پەلکەنان و قوتی بیبسی خڕکەنەوە باشترە یان لە لای دەوڵەت بن و دەوڵەت سەرپەرشتی بکات ینی دەوڵەت بە خێویان کە ماوەیەکی کاتیە تا کێشەکەت حەلە بێت. دەوڵەت دژمنداری نییە لەگەڵ ئێوە لە شەڵتەربی ژیانی خۆت سەلامەتە شین و مۆر نابیتەوە کەس لێت ناداتە عادات لێ ناکرێن نان هەیە بیخۆی لە ژیانێکی فراهەمی زۆر باشە یعنی تا ڕادەیەک باشە ئەوەندەش خراپ نییە کە باسیێک قاینا باشە من خانی خۆم هەبی لۆ ئەو لە ژۆرە دەرمانی بخوام لەگە منداڵم لە ناڵێن تۆ بڕۆ لەوێ بژێ ئەڵین بە شێوەیەکی کاتی تا دادگا حەق و حقوقەکانی تۆ مافەکانت بۆ فراهەمەکە خانووی تۆ بوو ئەڵێ فەرمۆرە بڕۆنایی بژێ ئەو وەختە دەست مناڵەکان تەگری وەچێ ناو خانوەکەژی بەس بۆ ئەوەی کێشەکەت چارەسەر ئەبێ لە ئێستاە لەم ساتەی تا کۆمەڵی قوربانی بدەیت لە هەنی کەم ماوەیەک لە مناڵەکانت دووربی وە شوێنیان زۆر باشترە بێ لەوەی ئێستا هەن دڵنیاخر کوڕەکەم گچکێ ناتانی بێ من ناحاوێتەوە ئەگەر بەو ڕادێ بچووک بێ ڕێگەتە دەن لە شەڵتەر لە لای خۆت بێ ئەگەر بزانم بەبێ دایک نابێ شەوان نانی بێ من ئەوە نەبیتن. زۆر باشە خاتون هیوادارم پەیامەکەت گەیشت بێ لانی بەرپرسیاریش لە ینی ئێستا ئەو بینی گوێیان لە قسەکانی جەنابت بوو پۆلیسی هەولێر ئاماژەی بۆ کرد کە ئەوان قسە لەسەر ئەو کەیسە ناکەن تند و تیژی دیژی ئافرەتانی و خێزانیش لە هەولێر ئەوانیش گوتیان بە بڕیارێک لە وەزارەتی ناوخۆوە ئەوان مخەوەل نین لەسەر ئەم جۆرە کەیسانە قسە بکەن. هەروەها پەیوەندیمان بە وەزارەتی کاروباری کۆمەڵاتیش کردووە ئەوانیش گوتوانە شوێنێک نییە کە تایبەت بێ بۆ ئەم جۆرە خێزانەی کە بە منداڵەوە تێدا بێتن مادەمیش نەچێت بە شێڵتەر ئەبێ بەڕێوەبەراتی تند و تیژی لەسەرام بابەتە بوەستێتن ئەمە وەڵامی بەرپرسان بوو ینی لانی بەرپرسیار بەم کەیسەوە. سپاس کە میوانمان بووی کاکڕێکان تەحسین پارێزەر جەنابی لێرە بووی زۆر سپاس لەگەڵمان بوو پێمان وا بوو دەبالانی بەرامبەریش لێرە ئامادە بێ بەڵام ئاوژینەیە ئەم خاتوونە تەلەفۆنی نییە هەروەها خەسووشی قسەی نەکردو و دایکشی قسەی نەکردووە. هیوادارم ئەو پەیامە گەیشتوێ بەلانی بەرپرسیار سپاس کە بینەرمان بوو تا ئێستا خاتانەکە.